واو سیری بیت کوین بکن عزیزان. من چند ویدیوم درست کرد که گوتم لوانه سال 2023 به تایبەتی ساڵە تاکەکان دیسانەوە ئێمە شاهدی بەرزبوونەوەی دراوە ئەلکترۆنیەکان بە تایبەتی بیتکۆین ببین. سەیریکەن کە لە مەحدودەی 15 بۆ 16,000 دلار چۆن گەمەی دەکرد بە ئێستا نزیکەی 19,000 دلاریە. بەڕێی ئێوە چی لێدایە و بازارە بەڕێزانم؟ من چەندین جار سیگنالی ناڕاستەوخۆ بە ئێوەمدا کە گوتم ئێستا باشترین کاتە بۆ کڕینی چەند میمکۆینێک کە لەگەڵ بیتکۆین بەڕاستی ساڵی تاکە ساڵی 2023 کە ساڵێکی تاکە ئێمە شاهدی بەرزبوونەوەی دراوە ئەلکترۆنیەکان دەبین و هەروەکو لێرانەش کە ئاماژێکی ناڕاستەوخۆ بە و بەرزبوونەوەیەم کرد لێرانە کە ڤیدیۆی 8 بەشی 8ەمە کە وتم ساڵی 2023 پرسیارم لە ئێوە کرد کە ئایا بەرز دەبێتەوە بیتکۆین کە ئێستا ئێمە شاهدی بەرزبوونەوەی بیتکۆینین کە ئەمڕۆ 4.21 لە سەدا بەرەو هەڵکشان چووە و دراوەکانی تریش هەروەکو ئێسێریۆم و BNB XRP و ئەوانەی کە ئالتکۆینن لەگەڵ بیتکۆین بەڕاستی بەرەو هەڵکشانێکی باش چوونە. بەڕاستی ساڵی 2023 ئایا فرسەتێکی باش دەبێ بۆ ئێمە کە ئێمە دیسانەوە داخلی بازاری کریپتۆکارنسی ببین و ئەو میمکۆینانە کە ژیانی ئێمە بگۆڕێ بۆ ئەوەی لە ئێستادا بکڕین و هەڵدی بکەین بۆ ئەوەی لە داهاتوودا لە ساڵی 2023 دا بەڕاستی بەختی ئێمە بکرێتەوە و هەموو هەڵدێرەکانی میمکۆینەکان بکرێتەوە بۆ ئەوەی لەگەڵ هەڵکشانی بیتکۆین یاخود بەرزبوونەوەی دراوی ئەلکترۆنی بیتکۆین ئێمە دیسانەوە شاهدی بەرزبوونەوەی ئەو ئالتکۆینانە و میمکۆینانە بین کە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی کڕیوتیانەوە و هەڵدیان کردووە دڵخۆشکار دەبێ ئینشاڵڵا بۆ هەمومان و دیسانەوە شاهدی بیتکۆینی 25 بۆ 40,000 دلاری دەبین بە ئومێدی ئەوەی کە ساڵی 2023 بەختێکی باش بێ بۆ هەمومان و دیسانەوە ئێمە لە ڕێی ئالتکۆینەکان و میمکۆینەکانەوە قازانجێکی باش بکەین. ئەمە سیگنالی کڕنیە عزیزانم چونکە من پێشتر هەروەکو گوتم ڤیدیۆم دروست کردووە کە بیتکۆین و ئالتکۆینەکان و میمکۆینەکان زۆر هەرزان بوون. گوتم ئێستا کاتێکی باشە بۆ داخلبوونی بازاری کریپتۆکارنسی و هەروەکو شاهدیشن کە بیتکۆین چەند بەرەو لە 16,000 دلارەوە ئێستاکو نزیکەی 19,000 دلاریە.